ئەمە مۆقعی چێ لە ماڵیەوەیە؟ موقعی نەودڵی منە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی سەگە کە ئیڤنتێک ڕێکخراوە لە ماژیمۆڵی شاری سلێمانی کە ژمارەی زۆری سەگ و تەنانە شێریش لە ئیڤنتەکەدا بوونی هەیە. یەکێک لەو کچانێکە لێرەیە سەگێکی پێ سڵاو لێبێ. هەست چۆنەکە ئەمڕۆ لەگەڵ سەگەکە تا بەشداری ئەم ئیڤنتاکەی؟ هەستێکی زۆر خۆشە. بەڕای من لەم جۆرە ئیڤنتانە زۆر زەڕورە بۆ ئاژەڵان لەبەرەوەی تەنیا ڕۆژێکە ینی لە ساڵێکە ڕۆژێکی وا بیات بکرێتەوە زۆرە بۆ ئەوان. ماوەی چەندێکم سەگە هەیە؟ ساڵێکە. ئەمە مۆقعی چێ لە ماڵیەوەیە؟ موقعی نەودڵی منە. میانی ئەزایی چۆنە خۆی لایەن وەکو زەڕور نییە بۆ من کە ینی وەکو زەڕوریاتێک بۆ من پێویستم پێینە بەڵام ئەو پێویستی بە منە لەبەرەوەی ئەمانە لە دەرەوە ناژین و وەکو ئەوەی کە نەفسیەن هەتا خۆن و بێ لە ماڵەوە هەتا خۆ بەخێوی نەکەیت نازانی چ مرتاحیەکی نەفسیت ئاياتێ نەفسیەن چەند یارمەتی ینی تێراپیەکە بۆ خۆی دکتۆرێکی نەفسیە بۆ خۆی. باشە ئەگەر نەخۆش بێت چی بۆ بکەیت؟ وڵی چی بۆ ناکەم هەتا ئەو دنیا بۆ ڕۆمە هەتا عیلاجی کەم نەخۆش کەوتووە لە زستانە سەرمای بووە چەند دکتۆرم پێ کردووە ینی هەموو ڕۆژێک بردووە هەتا کورسی دەرزەکانی خۆی تەواو کردووە و باش بووە. سەگ یا پشیلە؟ هەردووکی نازانم من هەردووکی تایبەتە بەڵام چکە من خۆم کچەکەم سەگ بەلامەوە زیاتر. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کەیبینن لە ئێستادا تەنانە شێریشی لێگەرا و کارمێنەکان بجوێزێتەوە ئەمە بەچکێکی شێرەکە هاتۆتە ئێنایەتە ئێرە بۆی بەشداریکردن لەم ئیڤێنتەدا کە ژمارەیەکی زۆر لە جۆرە جیاوازەکانی سەگ و شێر لە ئیڤێنتەدا بوونی هەیە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شێرە بۆیە ئەم ئیڤێنتە لە شاری سلێمانی ڕێکخراوە ئەگەر ئەو کارمێنەکان بچێتەوە خەڵکێکی زۆر لێرە بەشداریان کردووەوەی کە نمایشی سەگەکانیان بکەن ئەوەی کە بینرێت کە دەنگی زۆری سەگەکان دێن لێرەدا لەگەڵ ئەو شێرەدا چووکە وەکو مناقەسەیەشی لێهاتۆ لە بینیانە ئەمەی دەیبینن دیمەنی ئەو ئیڤێنتەیە لە شاری سلێمانی. سڵاو لێبێ ماوەی چەندێکم سەگە هەیە؟ 2 ساڵە وەڵا. چییە بمە لە ماڵی ئێوەیە؟ جێگەی چی گرتووەتەوە؟ وەڵا هیچ جێگای گرتووەتەوە؟ ینی بۆ چەندێک خۆشەویستە؟ ئای زۆر خۆشەویستە وەڵا. وەکو مناڵی خۆمان وایە. ئەمە چ جۆرێکە؟ ئەمە سامۆیدی پێڵێن سامۆید. ئەمە لە ڕەگەزە لە ئەسڵ هاسکیە لەم بابەتێکی لە بینی لەو سەرە بەڵام جا کراوەتەوە لە ئەلاسکا ناوێت ناوە سامۆید عیلەیەکە لە یابان سەر یابان ئەلاسکا تر بەوە ناوە. خێزانێ هەیە لە ماڵی باوکتی؟ نەوەڵا خێزانم هەیە مناڵ ئەوان ئەڵێن چی لەسەری؟ وەڵا خۆیان ئەوان زیاتر من لە بریتانیا هێنام لەگەڵ خۆم لە بریتانیا بووم ئیتر بەدڵمان بوو شقلەکەی جوانە و سەگێکی هەیە منە زۆر زیرەکیشە ئیتر بۆیە هێناوە. زۆر سپاس بۆ بەڕێزێ. بەڵێ لە ئێستادا تا بێت قەرەباڵغترە بێت جۆری جیاوازی سەگ یەتە ئێرە کە ئەمە بۆ نمایشکردنی جۆرە جیاوازەکانی سەگە کە خەڵکێکی زۆر خولیای بەخێوکردنی سەگ دەکەن لە ماڵەوە وەک دەبینرێت کە بە قەبارەی جیاواز سەگەکان لێرەن بۆ ئەوەی کە نمایش بکرێت و وەکو جوانترین سەگیش کە لێرە بێ. بەڵێ ئەمە ئەیبینن دووبارەتینەوە لای شێرەکە. خاتون گیان باشی ماوەی چەندێکم سەگە بەخێوەکەی؟ وەڵاهی تقریبا ئێستا حالیان مانگێکە لامە پێشتر لە باخ بوو. پێشتر سەگە بەخێو کردووە؟ نەوەڵا پشیلەم بەخێو کردووە. چ هەستێکە ئاەتێک کاتێکە ئاژەڵێ بەخێوەکەی لە ماڵەوە؟ وەڵاهی هەستێکی زۆر خۆشە چونکە ینی ئەهان خەمڕەوێنن بە تایبەتی پشیلەکەم ئێستاش بیرەکەم ئێتر بەسیتر چی بکەین ئەم جارە ئەمەمان بەخێو کردێت. پشیلە و گۆڕی بە سەگ. وەڵاهی پشیلەکە ئەبوایە لە ناو ماڵا بواە زۆر تووکی هەڵەوەران تاکە کێشەی من تووکە هەڵوەرانەکەی بوو بەڵام ئەمە لە حەوشەیە ڕامگرتووە.